بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی کە موچە نییە بەغدا موچە نانێری یاخەتە هەرێمی کوردستانە گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێستان موفق انشاء الله. مامۆستا بەغدا بۆ موچە نانێرێ تۆڵەی خەتای کامیانە؟ من پرسیار لە جەنابتەکەم ڕەنگە تۆزێ ڕێی جەناویشت بزانم لەو ڕۆوە وڵات تۆزێک نیە زۆر هەر پرسیارەکەم زۆرێک لە لایەنداری پێوە دیارە ئەم جارە ئەگەر چەند مانگێک لەمە وەربایە ئەمۆ هۆکاری نەناردنی موچە لەلایەن بەغداوە کێیە بەغدایە یا هەرێمە بەس ئەم جاریان دەڵم بەغدا بۆ موچە نانێرێت ینی هەست پێ دەکرێت لە دۆخی ئەم جارەیە بەغدا سزای خەڵک دەدا. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ تۆ کاگرانکۆ سپاس بۆ کەناڵی کورسات. هەر ئەو ئەسبابانەیە کە سێ مانگ پێش ئێستا کە لێت پرسیم کێ هۆکارە وتم هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی وتم لە ساڵ 90 خەتای هەرێمی کوردستانە لە ساڵدەکەی تری مجاملەی سیاسیەکانی هەرێمی کوردستانەکە ئێستاشی لەگەڵا بێ هەر هەرێمی کوردستانە بەهانە داتە دەست عێراق کە موچە نەنێرێ بە حکمی ئەوەی کۆمەڵە گلتیزامات هەیە لە سیستەمی فیدراڵیە هەموو هەرێمێک کۆمەڵێک حقوقی هەیە و کۆمەڵێک واجباتیشیە. هەرێمی کوردستان تەنابی لەوە کاتە چۆن مافەکانی بەدەست بێنێت چۆن پارە وەرگێ و بودجەی بۆ بێت و خۆشی بزێتەوە لە ئیلتیزاماتی بەرامبەر بە حکوومەتی ئیتیحادی و بەرامبەر بەو سیستەمەی کە خۆی بەشێک بووە لە داڕێژانی. ینی کەس دەتوانێت لە هەرێمی کوردستانە هیچ جێزێکی سیاسی بە تایبەتی پارتی و یەکێتی ئەتوانن بڵێن دەستوری عێراقا تۆپی قیادەی پارتی و یەکێتی بەشداریان نەکردووە لە داڕێژانی دەستوری عێراقیە ئەتوانن لە ئەو 2000 دەسەڵاتدارە بڵێن لە قانونی ئیدارەی مالیە کە دەستوری مالیە عێراقە ئەتوانن بڵێن ئەوان پشتیان نەبووە لە داڕێژانی ئەو قانونەوە ئەتوانن بڵێن نوێنەرەکانیان دەنگیان نەداوە نا وەزیری دارایی لە دوو خولاب ئەندای مەکتەب سیاسی پارتی دموکراتی کوردستان بۆ قانون هاتووەتە پەرلەمان یان لە ڕێگەی وەزارەتەکەی ئەوە هەبوو بۆیە ئەو ئیلتیزاماتانەی کە دانراوە لەناو ئەو سیستەمە قانونیەی کە هەیە ئەو نظامە تەشریعیەی کە هەیە لە عێراقدا هەرێمی ئیلزام کردووە بەوەی داهاتی ناوخۆ ڕادەستکە هەرێمی ئیلزام کردووە بەوەی کەوا نەود لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ حەسڵەن هەناردەی دەرەوە بکرێ و ئەو کەیسە چووە دەرەوەی وڵات هەتا لەناو خوا نەبوو تاوەکو هەرێم بڵێ بەغا شەڕم پێفرۆشەوە بەهانم پێگرێ ناو کەیسە چووە دەرەوە محکەمەی نزاعاتی دەولی پاریس کە کاتە ICC بڕیاری ئەوەی دا کە ئەو نەوتەی لە ڕێگەی هەرێمەوە تورکیا کڕیوەتی مخالفەیەکی قانون بوو چوار یاسای نێودەوڵەتیان پێشێل کردووە بۆیە لە ساڵحی عێراق بڕیاریدا کەواتە ئەو ئیلتیزاماتانەی لەسەر هەرێمن جێبەجێ نەکردوون بەوەی کە ئێستا بەنیازە دوانیان جێبەجێ بکە کە ئەوەش ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆ کە 150 ملیارە کە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان کە لە مانگەکانی پێشوە 50 ملیار و 48 ملیار و 49 ملیار و لە هەندێک حاڵەتا هیچی نانات خۆی ئێستا بەڕازیبوون لەسەر نردنی 150 ملیار ئیقرارەکە بەوەی لەوە پێش لە هەڵە بوو ئەم عەرقەلە بووە لە ڕادەست نەکردنی ئەو داهاتە مەسەلەی تەوتین کە ئێستا ڕازی بوون لەسەرەوەی تەوتین بکرێ بۆ چونکەڵەن قەراری محکەمەی ئیتیحادی و کەس ناتوانێت لە جەڕێی لێ بکە بەڵام ماوەتەوە سەر ئەوەی ئەو نەوتەی کە لە دنیا تەوتینەکەی بەغدایان هەژماری منە قەراری محکەمەی ئیتیحادیە کاک ڕانکۆیجان تەوتین ئەبێ ئایبادی فەرمانبەران بچێتە ناو سیستەمی وەزارەتی دارایی عێراق و لەوێەوە تەمویلی موچە بکەن ینی ڕاستەوخۆ اینجا ئەگەر ڕێگە بدەن بە هەندێک بانکی ئەهلی کە برادرانی هەرێم خاوەنی ئەو بانکانن بۆی ئیسفادەیە بکەن چکە هینیان نییە وەزیان زۆر خراپە و پارەیان دەست ناکەوێت سەرانە و ڕاوڕوت و زەری بە و ینی مەزدەر نەماوە ئەمان نێگر نەبەردەستی بە بێڵەکە گرانکۆمە بەرە محامی دەسەڵات ئەوە بگەێنم کە هیچ وەسیلەیەکی تر نەماوە پارەی پێکۆکەنەوە ئانەوێت لەوە شۆ شتێکیان دەستکەوێت ینی بۆی هەوڵاتی تێبگا تەوتینەکەی کە بەغدا هەرێمی کوردستان پێرازی بووە هەژماری منە هەژماری من ڕازی بووە بەغدا دەڵێت تەوتین بەڵام هەر خۆی دادگای فیدرالی مامۆستا بیرمان نەچێت ینی لە ڕوونکردنەوەیەکیە شتێکی کرد ئەگەر بۆ دڵڕازیکردنی هەرێمی کوردستان بێرشتێ ئەڵێ بانکە ئەهلیەکان هەژماری منی شمولەکە هەژماری من سێ مەرحەلەیە کاک ڕانکۆیان هەژماری من
وەزارەتی دارایی پارە تەمیلی وەزارەتی دارایی هەرێمەکە وەزارەتی دارایی هەرێم پارە تەمیلی بانکەکان بکات کەوتین وەزارەتی دارایی حکوومەتی اتحادی ڕاستەوخۆ تەمیلی بانکەکانەکە هێرێمی کوردستان کوێ بەمەڕازی بووە پەلەمەکە کورد دەڵێن جوزەڵە سەری پاییزە ژمێرێ تۆ پێ دوایە حکوومەتی هەرێم ئەوە نزیکەی هەموو هەولێر و دۆکی تاو کردووە نوێی سلێمانیشی تاو دوجارە بێ ئایباتەکانیان بنێرێ ئایبانی ئەم فەرمانبەرانە ئەنێرێ بۆ بەغدا بەڵام مەردیانی لەو پێش بۆ نێنارد لەبەرەوەی فەرمانبەران بتوانێت عقوبەیان با سزایان با چی پێیان بکە لەمە دواوە ناتوانێت جۆرێک لە ئازادی دەستوری ئەمە دەستوریە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغداوە بێ تۆ لە منە پرسی دەستوریە پرسم نا دەستوریەکەی لەکوێیە مەبەستم بەپی دەستوری عێراق ئەڵێ چی هەرێمی کوردستان وە هەرێمێکی فیدرالی لەکوێی دەستورە هاتووە کە بێ موچە هەرێمی کوردستان تەوزیعکە سیستەمە فیدراڵەکانی دنیا دوو جۆر موچەخۆری تایە موچەخۆری محلی تایە موچەخۆری فیدراڵی تایە موچەخۆرە فیدراڵەکان هەمویان یەک حکومەت موچەخۆری فیدرالینیان محلی ئێمە موچەخۆرەکانمان کە دەڵێم ئێمە بەسم فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەرێمی کوردستان ناتوانێت موچە بدا لە کاتێکە ئەیتوانی موچە بدا کە داهاتیە بێ ئێستا موچە لە دەست عێراقایە بۆیە ئەو موچە خۆرانە تەسنیفێکیان بۆ دروست بووە کە تەسنیفێکی فیدراڵیە باشە حەز ناکەی مامۆسا بەغدا سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستان سزای خەڵکی داوە دوو مانگە ئەم سزایە بۆ یعنی لەبەر سەبەبەکە هەرێمی کوردستانە ئەو پرسیارەمان زۆر جار کردووە لەبەر پرسانی عراقی هەر بەم منطقە ئەگەر لە بەسرە ئەسعەد عەیدانی بوویە هۆی نەناردنی نەوتی بەسرە بۆ بەندەرەکانی جیهان و فرۆشتنی ئایا حکوومەتی اتحادی ئێوە ئەچن ئیجراعات لەگەڵ ئەسعەد عەیدانیاکەن یا فەرمانبەرەکانی وتیان زۆر بە ئاسایی ئەچین ئیجراعات لەگەڵ ئەسعەد عەیدانیاکەین و لایە بین و ئەیگرین و پۆلیسی بۆ نێرین بەزوتیان ئێوە هەر ئێستا ئەو قسەیەکەن سبەی ئەگەر سوپای عراقی یەک حرەکە بکاو نزیک بێتەوە لە سنوورەکانی هەرێمی کوردستان هەر هەمووتان لێرە لێمان ڕاز نابنە بڵێن ئەتانەوێت هەرێم داگیرکەن و وەڵان نەماین و دنیای لێ وتمان بەرەوەڵاوەشتان پێڵێ وتیان دەلەبەرەوەی ئەو سەبەبەیە کە ئەگینا ئیجراعاتمان زۆر بە ئاسانی بۆ بکرێت ئەوەشمان پێوتن وتمان ئێوە ئازادن لەوەی لە ڕووی مەحکەمەوە ئەموالی منقولە و غیر منقولە سەفەریان لێ مەنعکەن پاسپۆرتیان لێ بوەستێنن بەڵام وتیان پاسپۆرتیشیان لێ بوەستێن یەکی سێ چوار پاسپۆرتی نێودەوڵەتیان هەیە ئیتر دۆمیکانە هەچکوێ هەیە وتی ئەنواع وەشکال پاسپۆرتیان کردووە وتی خۆتان برادرانی خۆتان چاکەناسی کە بە ئەنواع وەشکال پاسپۆرت هاتوچۆکەن بۆیە ئەو ئیجراعاتە ناکەین لەبەرەوەی وەزعەکە ئاڵۆستن نەکەین وا باسی بەغداکەی کە وڵاتێکی زۆر سیستەماتیک و زۆر لێم بپرسە زۆر یاسایی و لێم بپرسە بڵێ بەغا وەزعی چۆنە لە ڕووی گەندەڵیوە تا جوابت بەمەوە بەغا لە ڕووی گەندەڵیوە تا سەرسخان گەندەڵە تا بینەقاقی غەرق بووە لە فەسادا محەسەسەی حیزبی هەیە زۆر جار وەزیرێک چاوپۆشی لەیەکرێ لەبەرەوەی لە غەتیلی وەغەتیلەک بەغا لە مەرحەلەیەکە پاکتاوی ڕەگەزی کردووە بەڵام کە دێینە سەر ئەوەی مەسئلەی موچە مەسئلەی داهاتی ناوخۆ مەسئلەی تەوتین ئەمانە هەموو لە بەرژەوەندی خەڵکە ئەمانە سیستەمە ئەمانە قانونە ئەوە بابەتێکە ئەوە بابەتێکیە دائیمەن ڕاگەیاندن کارانی هێزە دەسەڵاتەکان لەگەڵ ڕێزمە بیر لەو قەزیەکەنەوە یا ئەو پرسیارە ئاراسێمەکەن وەکو وایە بەغا شامی شەریف نەخێ بەغا شامی شەریف نییە بەغا گەندەڵە بەغا غەرقە بەغا فەسادە ئەوەی سیفەتی خراپێ لە حکوومەتی بەغا هەیە بەسەوە پینەی ئەوە ناکا کە هەرێمی کوردستان عەرقەلەیە لە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان عەرقەلەیە لە نەوتی فرۆشتووە کاگرانکۆ ویژدانەن نەوتێک سۆمۆ بیفرۆشێ بە 68 دۆلار هەرێمی کوردستان بیفرۆشێ بە 33 دۆلار چ ویژدانێک ئەڵێ ئامایان ئەڵێ ئەم 33 دۆلارە چاکە چ ویژدانێک ئەڵێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ لە ماوەی وەسانی نەوتە بە ئەمە تاوکەم چ ویژدانێک ئەڵێ ئەمە ڕاستە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ لە ماوەی وەسانی نەوتا 25 ملیارد دۆلار زەرەرمان کردووە ئەیە و 25 ملیارد دۆلارە لە پێش ئەوەی کە بوەسێنرێ بۆ موچەی خەڵکتان لێ نەدا یعنی ئەو لە ساڵ 2024 16 میلیۆن بەرمیل نەوتیان هەناردە کردووە ئێستا سەرۆکی حکوومەتەکەی پێشووی کابینەی هەشت بە 30 میلیارد دۆلار و کابینەکەی تەسلیمی ئامۆزاکەی کردووە کە سەرۆکی کابینەی نۆیە ئەڵێ قەرزەکان لە بریەوەی کەم کا بۆ بە 34 میلیارد دۆلار
ئەی ئەم 34 میلیارد دۆلارە بەڕێز تۆ نەوت فرۆشتووە یان نەوت کڕیوە بۆیە ئەمانە فاشلن فەشەلەکەی خۆیان نان بەوەی کەوا حکوومەتی بەغدا وا خراپەوە ئەمەوە بەڵێ ئەوانەی کە ئەیڵێن من ئەیڵێن پرسیاری ویژدانی تۆ لەمومان زیاتر بەغداش بینیوە بەڵێ باشە بەغدا و شارەکانی دیکە بەراو دەکرێت بە شارەکانی هەرێمی کوردستان لە چ ڕوویەکەوە گەندەڵیانی کە حکوومەت هێرێ لە چ ڕوویەکەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئاوەدانیەوە قسەکە زۆر دقیقە لە ڕووی ئاوەدانیوە تەبەن من ئەندامی ئەنجومەن بووم بۆ ماوەی 9 ساڵ ئەو پارەی کە لە بەغداوە هاو 1500 مەشروعمان لێرە پێجێبەجێ کردو بەڵام لە بەغا 6000 مەشروع متەلەکیە بەهۆی ئەو فەساد و گەندەڵیەک کە هەیە لە بەغدا وەیسە ژەر بەردەوام وەس ئەشەر بەردەوامە بەڵام دوو جۆر گەندەڵی هەیە کاگڕانکۆ با بوو تەوزیح دەم بە گەندەڵیەک لە بەغا لە دوای تەشریعی قانونی موازنە لە وەزاراتە دەست پێکا و لە وحداتی ئیداریا دەست پێکا گەندەڵی لە هەرێمی کوردستان نا موازنەی نییە هەل لە پێشەوە هەردوو حیزبەکە پشکەکان دابەشەکەن نیوەی بۆ تۆ نیوەی بەوە لە بەغا ڕێگەی قاچاق هەیە لە ناو دەواازە سنووریەکانە بە ئاشکرا من نایزانم هەیە من نەزانم لە بەغا ئەوە نییە بەڵام چەند بۆری نەوت هەڵدراوە لەوێانە ناوسکی بۆڕەکەیان هەڵدڕیوە لە ژێرەوە ئەو زۆر ڕاستە با بۆ ڕاستکەمە و بەڕەقم پێت بڵێم باشە عەدنان جەنابی ڕئیسی لیژنەی تاقە لە پەرلەمانی عێراق وتی ڕۆژانە 200,000 بەرمیل نەوت لە بینی بیر تا مەسفا ئەدزرێ بەڕەقەم 200,000 بەرمیل نەوت بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەیفرۆشن پارەکەی دیا ئەی هیچی لەگەڵ کرا لێگەڕبات ئەزانم ئێستا با قسەکە تاوکەم 200,000 بەرمیل نەوت دەفرۆشێ بەڵام ئەوەی تری کە ئەفرۆشرێ ئەڕواتە ڕیزال بانک لێوە چێتە حسابی وەزارەتی مالیە لێوە دێ دەدرێتەوە بە موچەی فەرمانبەران ئەی پێم ناڵێ 116 ملیۆن بەرمیل نەوت ئەها 200,000 بەرمیل لەگەڵ 116 ملیۆن بەرمیل نەوتی هەرێمی کوردستان کوا دینارێکی کاکەڕانکۆگیان وەزارەتی دارایی ئەزانێ حساباتی نەوت لەکوێ بۆیە قیاسی هەرێم مەکەن بە بەغدا بەغا چەند فاسد بێ چەند خراپ تۆ پێ دوایرە خراپترە لێ زۆر خراپترە هەرێم خراپتر بەغا یەک ڕۆژ موچەی فەرمانبەرەکانی نەوەساوە وەساوە باشە من هەموو مانگی یەک نامەم بۆ دێڵێ موچەکە هاتۆتە سەر حسابەکە و بڕۆ بەڕێ زەحمەی حاجڕشی وەری بگرە بەڵام لێرە ئێستا خەڵک هەموو چاوەڕێی من و تۆیە بزان خەبەرێکیان ناینێ بەشکم سوودانی یا تەیف سامی عەتفی بجوڵێ موچەکە بنێرێ لە کاتێکا برادران لێرە مانگانە 350 میلیارد دینار داهاتی ناوخۆیان هەیە زیاتر لە 350 میلیارد دینار داهاتی نەوتیان هەیە بەڵام یەک دیناری نادەن بە هاوڵاتیەکانی خۆیان ئەم دوو سیاسیە بە کامیان بڵێن فاسد بە کامیان بڵێن لە خزمەتی خەڵکایە دەڵێن یەکەین بە پرۆژە ماوەسایەک پرسیار لە بەڕێز پرۆژە ئەکان پرۆژە بەساخب ئەمانە هەرێمی کوردستان دەڵێن دەکەین بە پرۆژە من نەمدیوە ئەو پرۆژانە کاکە ئەو پرۆژانە باوم بیرکەوتەوە ئەو پرۆژانش لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێت کاکە گیان ئەوە ئەندەرپاسێکە ئەلەو سەری ئەو سەرێسە کە من لێەوە ماڵم لێەوە ئەوە فاروقی مەلام سەفا بەشێکی کردووە کە 6 میلیارد دینار تەتەوعەن لە پارەی باخەڵی خۆی یاوێتی هەرچی مەشروعیان یاوە بە خەڵک ئیلزامیان کردووە بڕی ئارام تەکمیلەی ئەوەیە یەکتر بڕی ئارام لە بری ئەو مەشروعی کەدا هەرچی پرۆژێ خەسەخانەی بەخشینی ئێمەمانەوەی خەسخانەی بەخشین بە سوال و ساقە ئەرزێکمان کڕیوە لە قالاوە ئەمانەوێ ئەو خەسەخانەی بەخشینە بکەین ئیلزامیان کردوین کە ئەبێ 2 میلیارد دینار پرۆژە بکەین بۆ حکوومەتی هەرێم ئینجا ئێڵن خەسەخانەی بەخشین بکەینەوە خەسخانەی بەخشین ئیتر لە بەرەوەی باسی پرۆژەم لامەکە کراوە سیرکە ئاوا سفرکردنەوە خراپە من سفریەکەمەوە تۆ یەک کەناڵی یەک کەناڵ بەدایان کەناڵی گەورەتان سیرکە ئێمە مەخە دۆخێکەوە خۆت شاهدی ئەوەی ئێمە میشا لەو بەرێدا قسەمان کردووە کە بۆ خەڵک پێش هەموو شتێ لێرە دیفاع لە حکوومەت هێرم ناکەم بەرپرسیارە حکوومەت هێرم بەرپرسیارە پێش بەغدا لەبەرەوەی خەڵک فەرمانبەری حکوومەت هێرێمی کوردستانە فەرمانبەری بەغدان نییە حکوومەت هێرم دای مەزراندووە خەڵک شۆڕشی بۆم حکوومەتە کردووە بۆ مەرێمەی کردووە نەک ئێستا چاو زۆریان پەشیمانن لەو شۆڕشەی کردووە ڕەنگە دڵپڕی بێ ئەڵێ پەشیمانین دڵپڕینە کاک جەمیل هەورامی سەرۆکی پێشمەرگە دێرینەکانە کە نیگەرانە لە وەزعیکە هەیە هەموو کەسێک نیگەرانە لە وەزعە بەسەوە نییە باشی سە بە کاک جەمیل و هەموو پێشمەرگە دێرینەکان بڵێ لەگەڵەوەی هەرێم هەڵوەشێتەوە بەغدا بێ و منیژەڵم هەڵەوەشێتەوە کاکەەوە قەزەیەکی دەسووریەوە قەزەیەکی دەسووریە کەسەوەمان پێ نەفرۆشێتەوە هەرێم هەڵوەشێتەوە یا هەڵنەوەشێتەوە مەمان خێنە بەنی دوو ئیختیارۆ کە دائیمەن لەگەڵ ئەوان کەوا سیستەمێک هەیە لە وڵاتە سیستەمی فیدراالیە ئەبێت جێبەجێ بکرێ ئەبێ هەرێم پارێزراو بێ ئەبێ
ئەوی بەغدای بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت ئیدارەی خۆی بە ئەو دوو پارتە دەسەڵاتدارە ئیدارەیم خەڵکیان پێ نادرێ ئیدارەی خۆیان پێ نادرێ تەنیا ئیدارەی دوو خانەوادیان پێدا کە چۆن داهاتی بۆ پێکرد. بەغدا ڕازی بووە خۆی ڕازی بۆ بۆی کە مانگە ساڵانە 12.7 لە بودجێ دەستنیشانی کرۆ بینێرە بۆ هەرێمی کوردستان لەکوێ لە بودجێ لە یاسای بودجێ 12.7 یعنی ئەمە کۆی ئەو پارەیە کە دەینێرێ بۆ هەرێمی کوردستان ساڵانە با بڵێن بە کۆی بێ قەید و شەرت نانە بێ قەید و شەرت نییە لە بەرامبەرەمە هەندێک مەرجی داناوە مەرجەکان ڕادەستکردنی نیوەی داهاتی فیدرالیەکان نەوت هەناردەکردنەوەی نردویانە نیوەیان نردووە نیوەیان نردووە کەمەکەمەیان نردووە 50 ملیار و 6 ملیار کەواتە جێبەجیان نەکردووە هەندێکیان نەوتیان ڕادەست کردووە کاگرانکۆ نەوتیان بەڵام ئاخر بەغدا ڕایگردووە ئەمان واڵن ئەڵێ بەغدا ڕایگردووە کاکە بەغا ڕای نەگرتووە ئەمان شەریکەی ئێپکۆ لە ئیتیفاقەکەیشا کە قەرار وابوو نەوت هەناردە بکرێ 6 دۆلاریان دانابوو وتیان ئێمە بەو 6 دۆلارە قایل نین بیکەین بە چەند بۆتان وتیان بۆ مام بکەن بە 16 وتیان وەی بەبانی چاو بۆیان کردن بە 16 دوای وتیان نەوەڵا کۆمپانیەکانی پیکۆر قەرزیان لامانە بێ و قەرزەیان ملیارێکی لای ئەمانە کاکە ئەمانە پیکۆر ملیارێکی بەهانە ملیارێک دلار حەقدەستی لای هەرێمی کوردستان بۆ لە کاتی ئیتیفاقەکانیان باشە یەک پرسیار لە بەڕێزت مامۆسا ینی بەغدا هەندێک دەڵێن هەرێمی کوردستانی بە زەلیلی قوبوڵە وەکو چۆن تۆ پێ دوایە ئەمە وەکو چۆن مەسەلەن یعنی دەیەوێ خۆی موچەی فەرمانبەرەکانی بدا ئێم بۆی نادرێ ئەم بۆی نادرێ و گەندەڵی کاکە خۆی موچەی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان بدا حکوومەتێکی شکلی زۆر شێوە شکلی ئەویش کە بۆی بێ بتوانێ ئەوەش بڕوخێنێ لە ئایندەیە کە هەر ئەوەندە زەلیلی کرد ئینجاڵێ وەرن نێوە 200,000 پێشمەرگەتان بۆ چییە؟ وانە 200,000 50,000 ئەجا ئێوە ئەم ئەنجومەنی وەزیرانەتان بۆچی بەم شێوازە ئەم پەرلەمانە بەم شێوازە شتێکی شکلی زۆر بچووکی کارتۆنی ئەوە تایمە لە ڕۆژاوە تازە هەوڵە دەین بۆی کە شتێک بنیاد بنێن لە باکوور تازە هەوڵەدەن شتێک بنیاد بنێن باشە نابێ کۆمەڵە سردم بۆ بکەی بۆ ئەوەی فریانەکەم یەک جواب پرسیارەکەم یەک هێڵ بۆ بۆیە نەم بڕی بورە ئایا بەغا نایەڵێ حکوومەتی هەرێم تەشکیل بێ چەندێک انتخاباتمان کردووە ئەوە هەژ مانگ زیاترە حکوومەتی عێراق نایەڵێ پەرلەمان تەشکیل بێ حکوومەتی عێراق نایەڵێ حکوومەت تەشکیل بێ حکوومەتی عێراق ئەڵێ بوجە مەدەن یعنی ئەم قسە عاتیفیانە و دەغدەغەی خەڵک زۆر نالۆژیکیە کاگران کۆجیان هەچ کەسم قسانە بکات جەنابەت وەکو ڕاگەیاندکاری قسەی خەڵک نەقڵەکەی بۆ ئەوەی هاوکاریت بکەم یەکەم حکوومەتی عێراق کە ئەڵێن حکوومەتی عێراقی حکوومەتێکی زەلیل نەخێت کێ دەستی گرتوون پەرلەمان تەفعیل نەکەن کێ هات تەکلیفی لێکردن لە پارتی پەرلەمانی داخست کێ وا ئەکا لە ئازادی خوازان زیندانی بکرێن کێ وا ئەکا سومعەی هەرێمی کوردستان کاگڕانکۆ ئەوە عێراق سومعەمان ئەیبی چییە سومعەی هەرێمی کوردستان ئەیبی چییە ئەی باشیەکەی چییە لە ئەمنیستی ئینتەرنەشناڵۆ ڕەخنەی لەسەر ئەوەتانی پۆمپیۆ پێشتر لە دوانی داوت ئێمە ئەو ئۆتۆنۆمیە کە لارێمی کوردستانێ لەوە ئەڕوانی نەپەیوەندەکانمان لەگەڵ بەغدا ئۆتۆنۆمی ئەمە گرنگەوەی ئەو حکوومەتی کە هەیە ئەوانی احترام ناکەن بە فیدراڵەتەکەی هەرێمی کوردستان کاگران کۆجیان ئەمنیستی ئینتەرنەشناڵ گلەی هەیە لەسەر مافی مرۆڤ هەرچی ڕێکخراوی ئەم دنیای هەیە گلەییان هەیە لەسەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەمنیستی ئینتەرنەشناڵ لەسەر بەغدا تێبینی نییە بەس من کە تۆ ئەڵێی عیبمان چی ئەڵێم ئەو عیبەکانە کاگنجان ئەڵێم پەرلەمانێکتان داخست ئەوە عیبەکەتانە پەرلەمانێک هەڵبژێراوە هەژمانگە ناتوان دانیشن حکوومەتێکە بە دوو حیزب بۆ ناتوان حکوومەتێک پێک بێنن ئەمیان عەرقەلە بە ئەو دروستەکە ئەویان عەرقەلە بە ئەم دروستەکە ئەمە عێراق ئەمان لێ کردووە کاک ڕانکۆگیان عێراق عەرقەلەیە لە بەردەمی نەدانی موچە عێراق عەرقەلەیە لە بەردەمی تەرفیع عێراق هاتۆ توێتی تەرفیعی فەرمانبەران پلە بەرزکردنەوە بۆسێنن عێراق بوو بۆ ئەم تاو یعنی ئەم قسە عاتیفیانە کە پارە نەنێرێمان لە چی لێ ینی لە پێش پارە بووە کاکە پلە بەرزکردنەوە پێش پارە بووە کە ئەتانزانی ناتوانن ئیدارەی ئەو هەرێمە بن بۆ هاتن سوپایەک لە مۆزەفینتان تعین کرد با تەواوی کەم کاکە موازنەی حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە موازنەی نییە لە 2014 تقریبا لە 2013ەوە 11 ساڵە موازنەی نییە ئەمە عێراق وتی موازنەتان نەبێ
کاکە خۆیان ناتوانن ئیدارە بن خۆیان فاشلن خۆیان شکست خواردوون کاکە کێ ڕێی لێگرتوون ئەوە بە حکوومەت تێرم چی بکە ئەوە بۆ حکوومەتە زەلیلەکەی کە ئەڵێ ئایا حکوومەتی زەلیل نەخێر حکوومەت عێراق ئای بەغدا چاوی بەم خۆشگوزەرانی و ئاوادانی هەرێمی کوردستانە هەڵدێ و پارەشی بۆ بنێرێ بەغا شخصێک نییە بەغا مؤسسەیە کە هەرێمی کوردستان بە جزێک لە خۆی دەزانێت وانە ئیتاری تەنسیقی کەوتی پارەمەنێرە ناینێرە ئیتاری تەنسیقی یەکێتیش و پارتیش بەشێکن لە ئیدارەتە دەوڵەت شیعەکان ئەوەندەی پارتی و یەکێتی دۆسیانەیە لەگەڵ ئیتاری تەنسیقیە ئەحمەدی حاجی ڕەشید حیزبەکەی هەیەە سوودانی خۆیدانی بۆیانە ناوتوێتی کاکە لای من نییە و خۆتان نەزانن لای کێ بڕۆن لای ئەوانە و بەڵێ سوودانی و هەشت ڕێیز و زەرایتر هەموو جارێ بە مخالفە پارەیان نار ئەساوە لەعەلەم حکوومەتە بێتە سەر باری ڕاستی ئەوانەشی لەو پێشیان و نەخێر عێراقەوێ ئەم حکوومەتە ئێسەڵێن نەخێر خەتای هەرێمی کوردستانە هەرێم پابند نابێ هەرێم التیزام ناکە هەرێم نەوت ڕادەست ناکە هەرێم گەندەڵیتایە هەرێم حەچی سیفەتی خراپەی دەنەپاڵێ ئەی توێسە بە باشە زانێ دوودانە مانگە بەغدا پارە نانێرێ وەڵا نەوت هەناردە ناکرێ و وەڵا هەرێم ئامادە نێ نەوت یانی سا مەشتێکی باشە کاگڕانکۆ تۆ ئامادەی ئەو موچەی کە وەریەگری لە مؤسسەیە سەرفیکەی بۆ ئەو هاوڕێیت لەوێ ئەمە یەک دەوڵەتین باشە یەک کەسن لە یەک مؤسسان لە یەک مؤسسان ڕێگەی خۆی هەیە ئەگەر من بەرپرسیار اتفقنا ڕێگەی خۆی هەیە بەڵێ عێراق ئەڵێ ئێمە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵیین قانون یەکمان هەیە ناوی قانونی ئیدارەی مالیە ئەم قانونی ئیدارەی مالیە دەستوری مالی عێراقە ئەبێ هەرچی داهات لەم وڵاتە هەیە کۆ بکرێتەوە بکرێتە خەزێنەیە دوایی لەو خەزێنە ئەگەر ئیلتیزامتان کرد بەشی خۆتانتانەوێ کە ئیلتیزام ناکە کاگرانکۆ تۆ هاوڕێیەکت من و تۆ چین کەسابەتەکەین منطقە ماگانە من ڕێبحەکە هەڵگرم و تۆ مەحروم کەم لی منطقە تۆ بڵێ وەڵام من ئیشیش ناکەم و پارێشمەوێ تۆ لاد منطقە کاگرانکۆ و ئەوانەی کە گویان لێمە لایەن منطقە هەرێمی کوردستان نەوتەکە بفرۆشێ بێ قاتە خزمەتی دوو بنەماڵی سیاسی لە ناو بنەماڵەکانە چەند کەسایەتیەک بەڵام هەرێ داوای ئەوەش بکا بڵێ لە نەوتی بەسڕەکەی فرۆشی وەرە موچەی فەرمانبەرەکانم بە چ لۆجیکێگەمە قبوڵەکە باش ئەوان لە نەوتی بەسرە پارەی مادەن یەک دەوڵەتی نێمەژەوە تا لە ئاوی کوردستان ئاوی ناوچەکانی ئاوی کوردستان ئاوی کوێ دەریاچی دوکانە دەربەنی خانە لە هەرێمی کوردستانە لە موقع جوگرافیا بۆچی ناگەن لەوەرە یەک دەوڵەتی نێ بۆچی ناگەن یەک دەوڵەتین ئێمە ویژدانمانەیە ئەوان وجدانیان نیە ئەگەر ویژدانیانەوە دوو مانگە باشە خۆت هەندێک دەستور دیاری کردووە لە مادەی سەودەی دەستورا باسی ئاوی کردووە باشە بۆ نمونە دەیانوت خۆ دەستور باسی نەوت و سامانە فیدراالەکانیشی کردووە بەتاکید کردووە وەرن بە دادگای فیدرالی مامۆستا دادگای فیدرالی نەیوت نابێ موچەی فەرمانبەران بە دەربێ لە هەموو پرسێکی سیاسی ئێوە باوتێتی بابوو تاکید کەم بەڵێ دادگای فیدرالی وتی موچە لە کێشمە سیاسیەکان نەبێت دوور بخرێتەوە بەغا ملزەمە بەدانی موچەی فەرمانبەرانی هەرێم وە هەرێمی کوردستان ملزەمە بەوەی داهاتەکانی نەوت و نەود ڕادەستکە و داهاتەکان ڕادەستکە و تەوتین بکە بۆ بە نیوەی قوبوڵتانە هەرێمی کوردستان دوو پارتە دەسەڵاتدارەکان بۆ قوبوڵتانە وەیل للمصلین الذین عن صلاتهم کاکە ناکرێەوە ئەو لۆجیکە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان و چی بکە هەرێمی کوردستان چی بکە تا دڵی بەغدای ڕازی بێ ئەو بەغدایی کە ئێمە دەڵێن لەسەر حەقە ئەو بەغدایی کە لەسەر حەقە فعلا ئێوەڵێن لەسەر حەقە ئێوە مەڵێن لەسەر حەقە بەس لەسەر پۆلیسێک شەرتان بێ لەوە نانا بام قسە تەسلیم کە ڕازی بن ئێوە ئەڵێن ناوە خواتەوە تەسلیم ئەڵێ ئێوە پارتی ئەڵێن ئەو بەغایان ئەوە جار عەلقەدە دروستکە چکە کۆمەڵە دەورەم دیوە لەوەی چۆن ڕێگری لە پرسیارکەرە فەرموو ئەو بەغایی کە ئێوە ئەڵێن ناحەقە لەسەر یەک پۆلیس لەگەڵ پارتیا بێتە شەرتان چۆن لەو بەغایە تەعینیکەن ئەو محکمە ئیتیحادیەی کە پارتی ئەوت محکمەی سەورەیە شەڕی بوو لەگەڵ یەکێتیا چۆن دادوەرەکانی ئەو زیاو بێ کاکە مزایەدەمان لەسەر مەکەن یەک لەشکر خەڵکتان هەیە لەوێ موچەکەی تەوتینە پارێژوەرەگرێت سەر کۆمارەکە عایدی ئێوە جێگری سەرۆکوەزیرانەکەش عایدی خۆ بەغدا خێر بە خەڵک ناکە دەوڵەتە و وڵاتە و قوربانی بۆ دراوە و ینی کاتێک دژی بەڕژێمیانە کاتێک کورد قوربانیەدا دژ بە ڕژێمی بەعس ئەمانە و پۆسیۆن نەدیکانن لە بەریتانیا و لە ئەمریکا بوون ئەوانەی کێسە دەسەڵاتدارن باشە بۆ تەحالوفیان لەگەڵاکە من زەختم لێ تەحالوفیان مەوەسا
کوردانە ینی وەڵامم بەرەوە کورد چی بکە؟ من کوردانە وەڵام نادەمەوە من ئینسانانە وەڵام ئینسانیانە وەڵام بەرەوە چی بکەیت؟ چونکە مەسلەی کوردانە مزایدەی زۆری پێوەکراوە تیجارەت و بیزنسێکی زۆری پێ وڵاتێکی کورد وەکو هاوڵاتێکی کورد بەڵام کاڵەی کوردانە مەبەست لەوەیەکەوە مزایدەی کوردایەتی ناڵم مزایدەی کوردایەتیم قبول نییە. ساحمێ حاجی ڕەشید کووردە نوێنەری کورد بووە لە بەغدا نوێنەری خەڵکی کوردستانم خەڵکی کوردستان لەبەرەوەی لەوانەیە خەڵکی کوردستان کورد و غیر کوردیشی تابێ بە هەر حاڵ چی بکە لە بەغدا کۆمەڵێک شت هەیە لە بەغا لە ناو دەوڵەتە لە ناو دەوڵەتە کۆمەڵە شت هەیە یەکیان پێڵێن دەستور کە پێوتێ القوانین بە فارسی پێڵێن قانونی ئەساسی کۆمەڵە قانون هاتوون لەم قانونە وەرگیراون یەکێ لەو قانونانە باسی داهاتەکە چۆن ئەم پارانە کۆکەینەوە چۆن تەوزیعیکەین ناوی قانونی ئیدارەی مالیە ئەرزم کردی دوو وەزیری پارتی و قانونیان ناردووە بۆ پەرلەمان پەرلەمانتارە کوردەکان دەنگیان لەسەر داوە بە منیشۆ ئەم قانونە تایەتی هەرێمی کوردستانە بێ داهات تەسلیم کە نەوت داهاتێکی اتحادیە بێ نەوت تەسلیم کە ئەوەی محکمەی اتحادی کە قراری لێدا قرارات المحكمة الاتحادية باتة وملزمة مادەی 92 دەستور جل باشترین قیادەی کوردی دەستوریان ڕەنگڕێژ کردو بۆیە بێ التزام بکە بە دەستورۆ التزام بکە بە قوانینی حکوومەتی اتحادیوە ئەو قانونانە ئەبێ جێبەجێبێ ئەمە حەلی کوردە ئەمە حەلی هەرێمی کوردستانە ئەمە ئەو عەرقلەیە کە ئەو دوو پارتە دەسەڵاتدارە دروستیان کردو کە موچە نایە بۆ خەڵک دەست خۆش بە مامۆستا سەرد خۆش بێ سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان بەخێراتی سەرچاو